تو اگر منافق نبی تو اگر او زعمەی ناو دەمت دڵتی دا نەڕزانە بێ هەمومان متفقین لەسەر ئەوە ئێمە ئومەتێکین حکم بە ظاهیرەکەین ئافرەتێکمان هەیە سفورە باوکی خۆی شەرمی لێکا سەیریکە کێشەمانەوە نیە کێ سفورە و کێ نیقابە باشە کێ حیجابە و کێ عەبایە بەس دوو ئافرەت بێنە بەرچاو خۆت نیقابێکمان هەیە ئەلەم مزگەوتە لە ئیسە لە نوێژا دەرەچی ئەچێتە دەرەوە ئەڕوا بۆ کۆڵانانەیە یەک مسلمان یەک ئینگلیز یەک ئەوروپی تووشی ئەزیەت ئەبێ غەیری کافر و منافق نەبێ مەسەڵ بڵێ ئەمە چییە لەیلە ئەم عەلاقە ڕەشە زۆر کەس وای وت ئەم عەلاقەی زبڵە ئەم تەوقە لە ملی وانە غەیری ئەوە نەبێ لە کوفرەکەی خۆیان بەزەی بە ئەوا دێتەوە ئەڵێ گەرمایەتی فالنار جهنم ئەولا بهم ئاگری دۆزەخ بۆ خۆیان باشترە ئەم ئافرەتە کێ زەرەری لێ ئەکا ئافرەتێکە بۆ خۆی داپۆشی و ئازادی خۆی بەرزەستاکە چی کێشەتەیە تۆ لەو بەرەو بۆ ئەڵێ کی ئەڵێ ئافرەتە ئیساکە ئەوە بۆی فرێتی نییە خوا بناسە خوا بناسە ڕەنگە تۆ کەیسی واجیدا بێ ئافرەت بە حیجاب و بچێ لە زانکۆ حیجابەکەی داکەن ئەمە لە هەزار ئافرەتا دە نەفەر ئاوایە معقولە تو 999کەی شەرت نییە و کەسێ حیجابێ داوێن پاک بێ عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه ئینجا لەو لای شۆڵێ چی شەرت نییە و کەسەی سفور بێ بەس بۆ ئەوەی سفور و حیجاب بکاتێ لا وەڕەبی الکەعبە ئەو دوانە بەرامبەر نین یەکەم شت ئەو کەسەی ئەگەر حیجاب بێ نیقاب بێ عەبای پێوە بێ ئەجەلەکوم وڵڵا پەنا بخوا ئەگەر زیناش بکا تەنها ئەتوانێت لە شوێنی تایبەتا خراپەکەی ئەنجام بدە بەڵام ئێمە متفقین لەسەرەوە ئەو هەموو فەسادی هەیە لە هەولێرت لە سلێمانیت لە لەندەنت لە بێرمیگامت لە وڵاتە عەرەبیەکانت هەر وڵاتێ لە مام تورکیای ئەوانەی کە ناچن بۆ حەج زۆربەی سفورەکانەوە ئیشاکەن ئێوە مەلهایەکتان بینیوە بەس نیقابی تیا بێ مەلهایەکتان بینیوە بەس عەبا لەوێ ئیشکا ئەخە نا لە خوا بترسی زۆر جار ئەوەم بینیوە یعنی بەڕاستی ئەمە زامە لە ناو دەمی ئەو کەسانی خۆیان هیچ کەسی ئەم قسە ناکا ئیلا یا منافقە یا منافق لە ناو دڵیان نیفاقێکی ئەو نیفاقەی باتە دۆزەخەوە بەڕێزە دیفاعکردن لە شەرەف و ناموسی مسلمان واجبی هەمومانە یەقینتان هەبێ ئەو کەسەی یعنی ئافرەتێک خۆی بپێچێتەوە عەبا بکا و نیقاب و حیجاب بکا تۆ گومانی ئەوەی پێ بێ کە زیناکار بێ خراپەکار بێ دامانە لە هەزار ئافرەتی عەبایەت دەیواوە جاخۆ ئەو کەسانی کە سفورن لە هەزارە بۆی هێنیوەی وابێت زۆربەی ئەو کەسانێکی خراپەکارن لە سفوریەوە بابە گیان خەڵک هەیە دەستی لە بن هەمانەکە و دەرچووە هاتۆ شەڕ لەگەڵ داهەن پاکەکان ناکە خۆی ڕوخاوە ماڵ و مناڵی ڕوخاوە هیچی بەدەسەوە نییە هاتووە گاڵتە لەگەڵ ڕیشی موسڵمانێک و حیجابی ئافرەتێک و خوتبەی مزگەوتێک و بابە تۆ خۆت کەوتووی بۆیە بەڕێزان من و تۆ نەچینە ئەو شەڕەوە ئەگەر کوفر ئەم شەڕت لەگەڵاکە فليدعو ناديه سندعو الزبانيه با لەگە نادیەکەی خۆیان ئیشە بکات چی کێشەمانێ علمانێتی هەموو عالم کۆ بۆتەوە لەسەر ئەوەی کە بە نیقاب قەڵسن بە حیجاب قەڵسن بە مزگەوت قەڵسن بە ئەڵڵا هیچ مزگەوتێ لە وڵاتە ناکرێتەوە لەسەر زک و زامی ئەوان نەکرێتەوە بە ئەڵڵا ئێکا کە با لە ئەڵڵا بترسین لە ناو مزگەوتەکانە شەڕ دروست نەکەین